دەستگای مرۆیی مام لە سلێمانی خزمەتێکی دیکە پێشکەش دەکات. لەسەر ئەرکی دەستگای مرۆیی مام نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەحمەد ڕەشیدی فێرکاری مناڵان نۆژەن دەکرێتەوە بە جۆرێک کە لەگەڵ دنیای حەز و خۆشەویستی مناڵاندا بگونجێت، چونکە کۆی ئەو ڕنگانەی کە وەک دیزاین و نەخش لە نۆژەنکردنەوەی ڕووکاری دەرەوەی نەخۆشخانەکەدا بەکارهێنراون شێوازی پەلکە زێڕینەی تێدا پێوە دەبینرێت. سوپاسێکی زۆری دەستگای مرۆیی مام بکەین کە بە ڕۆحی زیندوی مام کە لە وجودمانە، لە بیرکردنەوەمانە، لە ڕامانمانە، لە گەڕانەوەمانە بۆ ڕابردوو، لە بەرنامەمانە بۆ ئایندە ئەبێ ئامادەی هەبێ بەو ڕۆحەی کە چۆن لە ناومێدیە ئومێت، لە مەرگ ژیان، لە نەبوونیە هەبوونی، لە نەداریە هەداری، لە شەوسانەوە ئازادی، هەموو ئەمانە بەگیانێکی لێبوردەیی بەرزەوە لە پێناوی مرۆڤایەتیە، لە پێناوی دادپەروەریە، لە پێناوی ئاسایش و ئارامی و ئاوەدانیە دروست دەکەین. ئەبێ فێربوو بین لە بەڕێز جەنابی مام جەلال و هاوڕێکانی چۆن خزمەتی هەموو مرۆڤایەتیەکەین. لە ساڵیادی کۆچی دوایی جەنابی مام جەلالە زۆر خۆمان بە خۆشحاڵ ئەزانین وەکو دەستگای مرۆیی مام کە لە چوارچێوەی ئاشتی پێکەوە ژیان گەشەپێدان بتوانین ئەرکێکی بچووک پێشکەشی شاری سلێمانی و تەواوی خەڵکی کوردستان بکەین. ئەوەی جێ ئاماژەیە من ئەمەوێ باسی ئەوە بکەم بیرۆکەی نۆژەنکردنەوەی ڕووکاری دەرەوەی پرۆژەی با بڵێن نەخۆشخانەی دکتۆر جەمال لەوە سەرچاوی گرت کە زۆربەی مناڵە ئازیزەکان جۆرێک لە ترس و دڵە ڕاوچیان هەیە بۆ سەردانیکردنی نەخۆشخانە. بۆیە بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەرایەتی تەندروستی لەگەڵ دام و دەستگا حکوومەکان و بە هەماهەنگی لەگەڵ خات و گەشە و هاوسەرۆکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیار لەسەر ئەوە درا بە شێواز و مۆدێلێکی تازە ئەم نەخۆشخانەیە دیزاین بکرێتەوە، نۆژەن بکرێتەوە. لە سەرەتای سەرەڵدانی پەتای ڤایرۆسی نەگریسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان دەستگای مرۆیی مام وەک ڕێکخراوێکی قازانجنەویست کۆمەک و هاوکاری مادی و معنەوی و دا و دەرمان و پێداویستی پزیشکی گەیاندۆتە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان و تەنانەت ناوچە دابڕێنراوەکانیش. ئامادەبووان بەخێر بن بۆ نزرگەی باوکی منداڵان نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەحمەد ڕەشید. بە ناوی خۆم و خانەوادەکەمەوە سوپاسی هەموو دام و دەستگا و ڕێکخرا و خەمخۆری شارەکەم دەکەم کە کارێکی زێدە پیرۆزیان بۆم نەخۆشخانەیە کردووە. جێ دەستخۆشیە کە ڕووی پەلکە زێڕی نەخراوەتە سەر ئەم نەخۆشخانەیە لەلایەن دەستگای مرۆیی مامەوە کە بۆتە سیمبولی جوانی دڵسۆزی وەفا کە پێشکەش بە شارەکەمان کراوە. دەستگای مرۆیی مام تەمەنێکی کەمی هەیە، بەڵام بەڕاستی خزمەتێکی زۆر گەورەی کردو بە تایبەتی بە کەرتی تەندروستی خۆتان نازان بە تایبەتی لەم ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنایە خزمەتێکی زۆر ینی هاوکارێکی زۆری تەندروستی سلێمانی کردووە و تەواوی زۆر تەواوی تەندروستی کوردستانی کردووە بۆی کە ئەمرازەکانی خۆپاراستنی دابین کردووە. بۆ ئێمە لە سەرتاوە چەندین جار سێ بۆ چوار جار هەموو ئەو ئەمرازانی کە بۆ خۆپارێزی بەکاردێن بۆمانی دابین کردووە لەگەڵەوەشا کە ڕووکاری دەرەوەی نەخۆشخانەی هەم دیزاین کردووە هەم نۆژەنیشی کردوێتەوە. نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەحمەد ڕەشیدی فێرکاری منداڵان بە ناوی پزیشکێکەوە ناونراوە کە زیاتر لە 50 ساڵە لەم شارەدا خزمەت بە منداڵان دەکات، هەر بۆیە بە باوکی منداڵان ناسراوە. لەو چوارچێوەیەشدا دەستگای مرۆیی مام وەک ئەرکێکی ئینسانی و مرۆیی بە پێویستی زانیوە ئەم نەخۆشخانەیە وەک وەفایەک لە پای ئەو خزمەتەی ئەو پزیشکە کە ماوەی 50 ساڵە لەم شارەدا پێشکەشی دەکات هەستێت بە نۆژەنکردنەوەی ڕووکاری دەرەوەی نەخۆشخانەکە. گۆران سەید نووری، گەلی کوردستان، سلێمانی.